بە چەند ڕۆژێک دوای ئەوەی سەرۆک ترامپ کۆتایی بە چەندان هەفتەی هەڵپەساردنی سەودا ئەتۆمیەکە هێنا. ئێمە لە ئێستا و لە ئایندەشدا ناتوانین پابەندبوونی ئێران پشتڕاست بکەین. بەڕێوەبەرایەتەکەی وا داکۆچی لە بڕیارێک دەکات ئەوەی ڕەنگە پێکهاتەیەکی دیکەی گرنگی کە لە پووری سەرۆکی پێشوو ئۆباما هەڵبووە شوێنێتەوە واتە ئەو ڕێکەوتنەی کە بۆ 10 ساڵ بەشی زۆری چالاکیەکانی ئەتۆمی تاران سڕ دەکات. بەڵام پرۆگرامی موشکی ئێرانی و مەسەلەکانی دیکە بە چارەسەر نەکراوی هێشتەوە. دەبێت ئەوان بەرپرسیار بکرێن. ناکرێت ئێران بەردەوام بێت لە پشتیوانیکردنی تێرۆریزم لە سەرانسەری جیهان. هەروەک بەردەوام دەیانبینین ئەو کارە دەکەن. ناکرێت ڕێگە بدرێت ئێران لە تاقیکردنەوەی موشکی باڵستی بەردەوام بێت ئەوەی ڕێگە خۆشکەر دەبێت ئێران ببێتە خاوەنچەکی ئەتۆمی. هاوکاتی ئەوەی سەرۆک وەزیرانی ئیسرائیل ستایشی ئەم هەنگاوەی سەرۆک ترامپی کرد بەڵام وڵاتانی بەشداربووی سەوداکە نیگەرانی خۆیان دەربڕی. ئێمە لە ئەوروپا وەک ئەڵمانیا و فەرەنسا و بریتانیا و هەروەها یەکێتی ئەوروپا سەرجەم پشتیوانی لەم ڕێکەوتنە لەگەڵ ئێران دەکەین و دەمانەوێت بیپارێزین. هەر تەنها ئێران لەمە نیگەران نییە. ڕێکەوتنەکە لەگەڵ ئێران بوو یەکەم جار ئەوەی دەرخستووە کە دەشێت بە دامەسان ڕێگەری لە بەرپابوونی جەنگ بگیرێت. سەرباری ئەمەش ڕێگەری لە وڵاتێک بکرێت کە خۆی بە ئەتۆمی پرچەک بکات. هەروەها لە ناوبردننی ئەو ڕێکەوتنەمە ئەتۆمیە واتای ئەوەی وڵاتانی دیکەی جیهان چیتر بڕوا بە ڕێکەوتنی لەم جۆرە ناکەن. هەر بۆیە جگە لە ئێران وڵاتانی دیکەش نیگەران دەکات. ئێران ئێستا ناڵێت مەرگ بۆ ئەڵمانیا بەڵکو دەڵێت مەرگ بۆ ئەمریکا. بەڕێوەبەرایەتەکە دەڵێت سەرۆک ترامپ بە تەواوی ئاگادارە کە پیۆنگیانگ لە نزیکەوە چاودێری بڕیارەکان لەسەر سەوداکەی ئێران دەکات. بڕیارەکە پەیامەشی باش دەداتە کوریای باکوور کە ئێمە بەشداری لە سەودایەکی خراپدان ناکەین وەجا ئەگەر ئێمە بچینە سەوداکەی لەو جۆرەوە ئەوە لێپێچینەوەی لێ دەکەین و خۆمانی لێجێل ناکەین تەنها هەر لەبەرەوەی ئێمە ئەو سەودایەمان کردووە. کۆنگرس لەمەدا دەتوانێت ڕۆڵی هەبێت لەگەڵ ئەوەی ژمارەیەک لە دیموکراتەکان ڕەخنیان لەم هەنگاوی سەرۆک گرتووە چەند کۆماریەک ئەم بڕیارەی سەرۆک بە دەرفەتێک بۆ چارەسەرکردنی ئەم سەودا پڕلەکەم و کورتیە دەبینن. بە جۆرەی ڕێککەوتنەکە ئێران ئەوەی من پێی دەڵێم ڕێبازێکی پشودرێژی پێڕەو کردووە بۆ بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی. هەر بۆیە دەبێت ئەمە چاک بکەینەوە. هیوادارم کۆنگرس ئەوە ئەنجام بدات و هیواخوازم کە سەرۆک ترامپ زیاتر لەگەڵ هەوپەیمانانمان ڕاوێژ بکات چونکە ئەمە ڕێککەوتنێکی هەمەلایانانەیە نەک دووی لایانی. لە وەڵامی بۆ ترامپ سەرۆکی ئێرانی پەیمانی داوە پابەندی ڕێکەوتنە ئەتۆمیەکە ببێت گوتیشی بەڵام لە گەشەدان بە موشک و چەکەکانی دیکە بەردەوام دەبێت.